200 år siden havde vi her i Danmark kun 2% skov, og i dag er vi kommet op på en 14-15% skov i landet. Og det skyldes, at 200 ساڵ لەمەوبەر ڕێژەی ڕووبەری دارستانی 102 بوو. بەڵام ئەمڕۆ دەنیمارک توانی ئەم ڕێژەیە بگەێنێتە 14 تا 115. هۆکارەکەشی ئەوە بوو کە پێش 200 ساڵ لەمەوبەر دەستمان کرد بە داڕشتنی یاسای پاراستنی سروشت. واتە ئەم ڕووبەرە دارستانیانە دەبێ وەکو خۆی بمێنێ. وەتوانیمان زۆر پانتای ڕوتەنی تریش بکەینە دارستان. لە هەمان کاتدا دابەشکردنی ڕووبەرەکان بۆ چەند زۆنێک یا چەند ناوچەیەک. زۆنی ڕووبەرە سەوزیەکان زۆنی نیشتەجێ بوون و زۆنی کشت و کاڵی. من بە پێویستی دەزانم لە هەر وڵاتێک چەند ناوەندێکی بەرپرس هەبێ لە پیلاندانان بۆ ناوچەکان تا لە نێوەندیاندا دەستنیشانی ئەوە بکرێ لەکوێ مرۆڤ بۆی هەیە خان و دروست بکە و نیشتەجێ بێ. واتە نیشانەکردنی زۆنی شار یاخود زۆنی ڕووبەرە سەوزیەکان و چۆنێتی گەشەکردنی شار. تاکو خەڵک نەتوانێت سەر بەخۆخان و دروست بکات بەبێ وەرگرتنی مۆڵەت لە ناوەندی بەرپرسیارەوە. ئێمە لە دانیمارک ڕووبەرە سەوزیەکان دەپارێزین لە نێوەندی یاسایی سروشتەوە. هەموو پارچە زەویەک لە دانیمارک خاوەنددارە لەلایەن تاکە کەسێکەوە یاخود کۆمپانیەکان یان لەلایەن دەوڵەتەوە. لە ڕاستیدا کەسێ ناتوانێت شتێک دروست بکات بەبێ ڕەزامەندی دام و دەستگاکان. بۆ نمونە کەسێ ناتوانێت بە ئارەزووی خۆی لە هەر شوێنێ بێ خانوویە دروست بکات و نیشتەجێ بێ. وە زۆر گرنگە لە وڵاتێکدا لایەنی بەرپرس هەبێ بۆ بەڕێوەبردن و چاودێریکردنی گشت ڕووبەرەکان. بەڕێزان، هەموو ڕێگاکان و بۆچوونەکان ئەوە دەسەلمێنن کە بە دروستکردنی شارۆچکای مۆدرێن بە هەموو پێداویستەکانەوە یاخود بوژانەوە و ئاوادانکردنەوەی شارۆچکەکان یاخود گوندەکانی کوردستان باشترین ڕێگان بۆ چارەسەرکردنی کێشەکان و خزمەتکردنی هاوڵاتی کورد.